بسم الله الرحمن الرحيم. تەمەنی تەنیا 3 ساڵ و نیوە لەگەڵ دایکی بەشداری تاقیکردنەوەی ڕێگەی ئازیزمانی کردووە کە تایبەتە بە لەبەرکردنی سوورەتی ئەلفەجر. کاتێک دایکی مەتین سەرقاڵی لەبەرکردنی سوورەتەکە بووە، ئەم کاکە بچکۆلانەش ئاەتەکانی لەبەر کردو و هاوشێوەی دایکی لە تاقیکردنەوەکە بەشداری دەکات. سلام علیکم بەخێر بێن یاخۆ سەرچاوم وەڵایی کە پرۆژەکە ڕاگەێنرا دەستخۆشتان لەکەین ئیتر لە ماڵە من دوو مناڵی ترشمێ لەولا بەشدارن کە ڕۆژانە ئاەتێکمانەوت لەگەڵ تەفسیرەکەیە ئەمیش هاوکو چاولێکەریە کە لەگەڵ مناڵەکانی ترا ئەوانی تەمەنیان 11 ساڵ و 12 ساڵە ئیتر حەزی لێ بوو کە ئاەتێکمەوت هەستمە کرد ئەیوتەوە کە زانین مێشکی وایە بۆ شێوە الحەمدوللا کە ئەوش فەزلی خوای گەورەیە کە ئەیلێتەوە ئیتر هەڵماندا لەگەڵمان نەتوانی لەبەری کرد الحەمدوللا الحەمدوللا بەڵێ ئەوە چەندم جار و کاتە ئەم تەمەنی 6 مانگ بوو هەر بەشداری سەودی ڕەحمانمان کردووە سپاس بەخوا ئەمەش فەجر هەر بەداوام بەشداریمان کردووە سپاس بەخوا لە شێوەش ساغ بە یا ڕەبی.